هەشت ساڵ بە سەر خۆپشاندانەکانی ساڵی 2014 قەزای سەی سادق و شەیدبوونی بڕیار حەسەن وە گەنجێکی بەشداربووی خۆپشاندانەکاندا تێتەپەڕێت. ساڵیادی خۆپشاندانەکەی 2014 لە کاتێکدایە فرامۆشکردنی قەزاکە و نەبوونی خزمەتگوزاری هێشتا لە ئاستێکی بەرزدایە. بنەماڵەی شەید بڕیاریش دەڵێن ئەوان سوورن لەسەرەوەی یاسا سەروەر بێت و بکوژانی کوڕەکەیان بە سزا بگەێنرێت. دوای سەری ساڵ لەم چەند ڕۆژە دیسان ئێمە دۆسی شەید بڕیار لە دادگا جوڵێنینەوە لەبەرەوەی دۆسیەکەی لە دادگا داخرابوو. لەو کاتە بریکاری وەزیری ناوخۆ ڕێگەی نەدا و تۆمەتبارانە بێنە بەردەمی دادگا بۆ وەرگرتنی وتەکانیان. ئێمەش دۆسیەکە جوڵێنەوە بە هیوای ئەوەی پشتیوان بەخوای گەورە و کۆمەڵی خەڵکی ئازادی خواز و هەنێک کەسی دڵسۆزیش بتوانین دۆسیەکە نەتیجەیە بێ و بکوژان بە سزای خۆیان بکەن. وەک وافایەک بۆ شەید بڕیار شەیدی خزمەتگوزاری شار لە 8مین ساڵیادی خۆپشاندانەکانی سەی سادق و شەیدبوونی بڕیار حەسەن بەشێک لە چالاکوانانی سەید سادق لەسەر گۆڕی بڕیار کۆبوونەوە و نیگەران بوون لەوەی قەزاکەیان لە جێی خزمەت زیاتر پەراوێز خراوە. ئێمە لێرەدا دەڵێن بایتر ئەم شارە نەبێتە قوربانی ئەو سیاسەتە چەوت و چەپەڵەی ئەو حیزبانەی کە حکومڕانیە وڵاتە دەکەن. بایتر دایکەکانمان لەوە زیاتر جەرگیان نەسووتێت. بایتر ئێمە نەبینەوەی کە هەموو ساڵێ بە مەرگە ساتەکان کۆبین و لێرە با بتوانین پرۆژەی خزمەتگوزاریمان هەبێت. ئێمە دژی حکومەت نین. خەڵکی سەی سایق کاول بۆ لە پێناوی ئەوەی کە قەوارێکی سەربەخۆ لە کوردستانە دروست بێت. چەندین شەیدمان داوە. تاوەکوسا لە ئاستی پێویستە هیچ ئیش و کارێک بۆم شارە نەکراوە. پرۆژەکان وەکو خۆی جێبەجێ نەکراون. ئەو داواکاریانەی کە شەید بڕیار و شەیدانی تر داوایان نەکرد و خەڵکی ئەم شارە داوایان کرد هێشتا بەداخەوە وەکو خۆی جێبەجێ نەکراوە. هەمووی لە ئەرزی واقعا جگە لە قسە و جگە لە شتی بێ ئەهمیەت هیچ شتێکی تر نییە. ئەرزشی قسەکانیان هیچ بەهایەکی نییە بەداخەوە. خزمەت و ئاوادانی ناخت بڕبوو لە خەمیشە. سەید سادق ئەو شارەیە بەردەوام هاوڵاتیانی گلەیی دەکەن لەوەی گرنگی پێنادرێت و لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بێبەشە. لە ڕابردووشدا هاوڵاتیانی قەزاکە لە پێنە و داواکردنی مافەکانیان چەند جار هاتوونەتە سەر شەقام و خۆپشاندانیان ئەنجامدا و لەو پێناوەشدا شەید و بریندەریان داوە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.